سڵاو مامۆستا گیانم کاتەوە باش. ژیانە باش، سپاس دەکەم. تۆ باشی شکر؟ سەلامەتی سپاس دەکەم. وڵا دەستخۆشی لێ دەکەم، بەڵام کە داخل بووم ئەگە مەجالبی پێشەکی باوە بڵێم ینی 2 دقیقە وڵای کاتم پێێتە ئەگەر ڕوخسەت بێت دوای کۆبوونەوەکە. من بەڕاستی لە دوبلۆم وەرجێراوەڵە و تەواوم کردووە. یەکێک بوو لەوە ژیانی منی گۆڕی، ئەو تەمەنە منی بە تەواوی گۆڕی لە هەموو ڕوویەکەوە، لە بواری کۆمەڵایەتی، هەم لە زمانی ئینگلیزی کە پێشترشم بەڕێتم گوتبوو چەندین شێوازم تاقی کردوێتەوە، چەندین سنتەر بابن چەندین هەر بە خۆم مانی هەوڵم داوە لە ڕێگە خۆمە، بەڵام هیچی وەگەوەنەوە. بەڕاستی ئەو ماوەی کە لەگە بەڕێستان دەستم پێکرد هەموو خۆزگەم دەخواست بە زووترین کات با بڵێن وانە ڕاستەوخۆکان دەست پێ بکات و بەردەوام بم. هیچ وانەیەکشم با بڵێن نەفەوتە، هەمووی بەردەوام بووم لە هەر سەرەتا هەتا کۆتایی دایم داخل دەبووم. یەکێک بوو لەو ماوانەی کە لە هەموو تەمەنم تەنها ئەوە قەت لە یاد ناکەم، هەرگیز لە یاد ناکەم. ئەو ماوەیە لە بۆ من ینی یەکە لە بەرهەمدارترین سەردەمی تەمەنی خۆم بەڕاستی، هەم لە پەیوەندی کاریگەر، هەم لە با بڵێن یادگا ئەو ماوەی کە بەشداریم کرد. ژیانمی بە تەواوی گۆڕی. هەستم کرد کە من چێم، بۆچی هاتووم، یانی لە هەموو ڕوویەکەوە وای لە منکردنی خستە سەر ڕێگەیەکی ڕاست. بێگومان ژیانم دەکرێت هەر لەسەر ڕێگەی ئەو ڕاستەوم، بەڵام ئەوها نەبووم، یعنی پەرشوبڵاو بووم، نەکەوتمەوە سەسکەیەکی ڕۆیشتنی ڕێگەی ژیان. بەڕاستی من قەرزاری تۆم، ینی لە هەموو ژیان پاداشت بداتەوە لە دنیا و قیامەت. پایەداتم هەر هەموو مامۆستا بەڕێزەکان کە بەشدار بوون، هەرچ ناوی هەر هەمووشیان بێنم، ینی کەمە، ینی ئەگە من بنووسم بە نووسین بەوە لە یەکەم جار کە بەشداریم کرد کە ئەو کاتی باڵێن بەڕێزشتم گوت، ینی زۆر شێوازێکی زۆر بەڕێکی پێشوازیان لێم کرد لە هەر هەموو مامۆستایەکان، ینی هەموو بەڵێنەکانیان 1000% ڕاست بوو، هیچیەوە نەبوو بڵێم خاڵێک لەوە ئەگە هەر شتێکە بووبی کەم کورتێکە بووبی لەلای منەوە بووە، نەک لایوان. ینی ڕۆژێک لە ڕۆژان بێتاقەت نەبوون، ڕۆژێک لە ڕۆژان بێزار نەبوون، ینی هەموو ژیانی منیان گۆڕی. دەتوانم لەو دێرە ینی کۆی کەمەوە. بەردەوامیشم لە وەرگێڕانی کتێبەکان لە 3 کتێبە، بەڵام تەواوم نەکردووە. لە 3 کتێب دەستم پێ کردووە. هەر زوومێکیش کە با بڵێن بەڕێزت بیکەی کاتشم نەبێ هیچ فۆنەکەمە گوێمەگە لە میوانداریش منە شتێکم هەر گوێیەگرم، هەر سەرکەوتوو بیت. بەڕاستی نازام چۆن ئەو قەرزەت بدەمەوە کە بە هەموو ژیان مدگۆڕی. بەڕاستی زۆر زۆر سپاسی هەر یەک لە هەموو مامۆستا بەڕێزەکان دەکەم. لەبەرەوە ناویانانیم نەکە ناوی یەکیان لە بیرکەم. زۆر زۆر سپاسیان دەکەم، دەست خۆش بێ هەر سەرکەوتوبی. نمونە زۆر ئەحمەدجان، زۆر زۆر مەمنون، سپاس بۆ ئەمەکداری. بەڕاستی وەفا و ئەمەکداری ئێوە گەورەترین هاندەرە کە من ڕۆژ لە دوای ڕۆژ فیدباکی ئێوە، قسەکانی ئێوە وام لێکا کە یعنی هەست بە مانووبوون نەکەم بە درێژایی ساڵانێکی زۆر، تەنانەت مانووبوونی ساڵانی ڕابردووش کە لە بیرمان مابوو، ئەم قسانەی ئێوە ئەوانەشی لە بیر بردووینەتەوە. خی گەورە سەرفراستان کە بەڕاستی من تەنها سەرکەوتنی ئێوەم ئەوێ و ئەوم ئەوێ ئێوە لە پێگە گەورەکانە ببینمەوە و ئەنجامی دەرس و دەورات و محازەرەکان ببینەوە لە ئایندا. ئەوە بۆ ئێمە گەورەترین ئامانجا و ئینشاءڵڵا هەربێ بیشی هێنینە دی. من وەکو خۆم هەر بەردەوامە بم هەتا وەکو هەستکەم کە ئیشەکانم کاریگەریکی هەبووە بۆ گۆڕانکاریکی باش لەو کۆمەلگایە. ئینشاءڵڵا هەر بەردەوامە بم، بە یارمەتی ئێوەش ئەتوانین ئیشی زۆر زۆر باش بکەین. زۆر زۆر سپاس کاک ئەحمەدجان، زۆر مەمنون.